باس لە ئابووری سربەخۆکەین پێویستە سەرەتا بزانین ئابووری سربەخۆ چییە بۆ ژنان. ئابووری سربەخۆ واتە هەر ژنێک کچێک بتوانێت داهاتێکی هەبێ بتوانێت پاشەکەوتی لێ بکە لە ڕووی داراییەوە سربەخۆ بێ. کاتێک کە ئێمە ئەڵین ئابووری سربەخۆ واتە خێز ئەو ئافرەتە یان ئەو کچە لە ڕووی ئابووریەوە سربەخۆیە. ئابووری سربەخۆ کۆمەڵێک هۆکار هەیە لە پشتیەوە. هۆکاری ئابووریمان هەیە، هۆکاری کۆمەڵایەتیمان هەیە، هۆکاری سیاسیمان هەیە، هۆکاری دامەزراوەیمان هەیە. کاتێک کە ئافرەتێک ئابووری سربەخۆیی هەیە کە ڕوبەڕووی کێشەیەکی خێزانیە بێتەوە یان ڕوبەڕووی کێشەیەکی سیاسیە بێتەوە لە نێو کۆمەلگایە، ئەگەر هاتوو ئەم ئافرەتە ئەم کچە سربەخۆ بێ لە ڕووی داراییەوە زۆر بە وریانە ئەتوانێت ڕوبەڕووی کێشەکانی بێتەوە و دوور بکەوێتە لە کێشەی کۆمەڵایەتی. چکە خۆت ئەزانی لە کۆمەلگای ئێمەیان ئەم دەوڵەتانی کە پێیان ئەوترێ مینا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئابووری ژنان تا ئێستا بە تەواوەتی سربەخۆ نییە. وابەستەی کۆمەڵێک هۆکارە، یەکێک لەو هۆکارانەی کە زۆر قورس ژنان لە ژێرباری ڕزگاریانە بێ هۆکاری کۆمەڵایەتی و ئاینی ڕۆشنبیریە. بۆیە بەڵێ زۆر گرنگە کە ژنان سربەخۆ بن بۆی بتوانن لە کێشە کۆمەڵایەتیەکانە دوور بن لە توندوتیژی و سربەخۆیانە بڕیار بن. کاتێک کە ئێمەڵێن ژنان ئابووری سربەخۆیان هەبێ یەک خاڵەیە زۆر گرنگە لامان کە باس لە ئابووری سربەخۆکەم بۆ ژن ئەبێ ئەم ژنە خاوەنی بڕیاری دروست بێ، خاوەنی بڕیاری سربەخۆ بێ. زۆر جار ژنانی ئێمە بەداخەوە داهاتێکی خۆی هەیە ئەتوانێت لەم داهاتە پاشەکەوتکە، بەڵام بە حکمی کۆمەڵێک هۆکاری کۆمەڵایەتی، هۆکاری ڕۆشنبیری، هۆکاری ئاینی ناتوانن سربەخۆ بن. بۆیە زۆر گرنگە کە ئابووری سربەخۆیان هەبوو بتوانن سربەخۆیانە بڕیار بن و بتوانن سربەخۆیانە لە کێشەکانیان دەربازیان بێ و چواردەوری کۆمەلگا کاریگەریان تێنەکە. پرسیارەکەی تۆ گەر بە کورتی جواب بمەوە ئەڵێم ئابووری سربەخۆ زۆر گرنگە هەبێ، بەڵام پاڵپشت کرابێ بە کۆمەڵێک لایەنی ڕۆشنبیری و لایەنی کۆمەڵایەتی کە ژنەکە بتوانێت یان کچەکە بتوانێت سەرڕای ئەوەی ئابووریکی سربەخۆیی هەیە ڕوبەڕووی کێشە نەبێتەوە بەرامبەر کۆمەلگا بوەستێتەوە. کاتێک باسمان لە ئابووری سربەخۆ کرد ئێماڵین داهاتێکی سربەخۆی هەبێ خاوەنی بڕیاری دروستی خۆی هەبێ، بەڵام لەناو ئابووری سربەخۆیە دوو شت هەیە زۆر گرنگە. مافی ئەم ژنە لە ڕووی یاساییەوە یان ئەم کچە لە ڕووی یاساییەوە تا چەند لە کۆمەلگا بە پیرۆزی و بە پارێزراوی سەیریەکرێ. دووەم مافی لە ڕووی دامەزراوەیەکانەوە. ئەگەر ئەم دوو مافەی بەڕوونی و بە ئاشکرا دیار بێ لە کۆمەلگا هەر ئافرەتێک هەر کچێک کە ئابووری سربەخۆی هەبێت ئەتوانێت سربەخۆیانە بڕیار با وە سربەخۆیانە ڕوبەڕووی کێشەکانی کۆمەلگا بێتەوە. دیوی دووەمی چییە؟ ئەگەر ژنێک ئابووری سربەخۆی هەبێ لە کۆمەلگایەکە بێ دابوونەریتەکەی هاوشێوەی زۆرێک لە خێزانە کوردەکان بێ بەداخەوە ئێڵێم ئەو کاتە ئەو داهاتەشی هەیە نابێتە هۆکاریەوەی بڕیاری تەندروست و بڕیاری سربەخۆیانە با بەڵکو لە ژێردەستە و بڕیارێکی پاشکۆیانایە. تۆزێک ئەگەر سەرەتا کۆمەلگای کوردی و کۆمەلگای ئەم ناوچە بە گشتی باسکەم ڕەنگە لە سەرەتایە کە هەر کچێکیان ژنێک ئابووری سربەخۆی هەیە زۆر نەتوانێ وریایانە بە سربەخۆیانە ڕوبەڕووی کۆمەلگا بێتەوە. چونکە تۆ کۆمەلگایەکە هەیە کۆمەلگایەکی چییە؟ کۆمەلگایەکی پیاوسالاریە، کۆمەلگایەکە لە ڕووی ڕۆشنبیری با بڵم لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ڕوانگە دینیەکەشەوە پیاو باڵا دەستەتیایە. بۆیە کاتێک کە ژنان ئابووری سربەخۆیانە بێ زۆر گرنگە نەک لە خودی ماڵەکەی خۆیان لە دەرەوەی ماڵەکەی خۆیە پیاوان پشگیریان لێ بکەن. چونکە ئێمە کە یینە دەرەوە کاتێڵین ئابووری سربەخۆمان هەیە خۆمان ئەتوانین دارایی خۆمان بەڕێوە ببین، خۆمان ئەتوانین بڕیاری دروست بین، بەڵام ئەگەر هەموو کۆمەلگا زدی یان پێچەوانی بڕیاری ئێمە بوەستێت ناتوانین ئابووریەکەمان سربەخۆ بێ. کەواتە کاتێک کە ئێمەڵین ئابووری سربەخۆ ژن ئەتوانێت بڕیاری سربەخۆ بە زۆر گرنگە پیاو کوڕان پاڵپشتی بن لەم بڕیارەیە. چکە ئەگەر پاڵپشتی نەبێ خێزانەکەی پیاوان لە دەرەوە ڕەنگە قورس بێ ڕێگری زۆر قورسریەتە بەردەم. کە من ئابووریەکی سربەخۆم هەبوو وەکو کچێکیان ژنێک هەر بە ڕێزێک ئابووریەکی سربەخۆی بێ چەند خاڵێک هەیە لەبەرچاوی بێ ئەبێ بزانێ مافەکانی خۆی چییە، ئەرکی خۆی بەرامبەر کۆمەلگا چیە، کۆمەلگا ئەرکەکانی بەرامبەر چییە. لە ڕوانگەی ئاینی و هەڵگری هەر ئاینێکیت
بزانی ئەرک و مافی تۆ لە ئاینەکە چیەوە ئاین چۆن تۆ ئەپارێزێت لە ڕوانگەی قەومیەتەوە نەتەوەیەت سەر بە هەر نەتەوەیەکی بزانی ئەرک و مافی تۆ چییە و ئەرک و مافی نەتەوەکەت لەسەر تۆ یان لەسەر بەرامبەرێکی ئەگەر ئەمانەت هەمووی زانی بە دروستی ئەتوانی ڕوبەڕووی کۆمەلگا بیتەوە چەندەها نمونەمان هەبوو ئێمە یەکێک لەو نمونانە ئەگەر باسیکەین مەلای گەورەی کۆیە کە جێگەی عریفان و هەموو خەڵک باسییان کردووە یەکەم کەس بۆ کە کۆمەلگە زدی وەستاونەتەوە چکە کچەکەی خستۆتە بەردەم خوێندن کەواتە ئەو هاتۆتی کۆمەلگا هیچی لای من نییە توانیوێتی ڕوبەڕوویان بێتەوە کە پیاوێک بووە ژنانیشە بێت چی بکەن لەم پۆینتا من یان حەبسەخانی نەقیبمان هەیە عادیلەخانمان هەیە ئەبێت چی بکەن ژنان لەم پۆینتە ئەبێ بتوانن خۆیان بزانن مافیان چییە و ئەرکەکانیان چێت چکە تەنها ئابووری سربەخۆ گرنگ نییە نەزانی مافەکانت چیە لە ڕوانگەی دەستوریەوە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە لە ڕوانگەی ڕۆشنبیری لە ڕوانگەی ئاینیەوە ناتوانانی ئابووری سربەخۆت بەسەر بەخۆیانە بڕیار بێت چونکە کۆمەلگا هەرتون دوتیژیر بەرامبەرەکە چەند ئافرەتمان هەیە پرۆژەیەکی سربەخۆی هەبووە من وەکو ئافرەتێک پیاوانی تر کۆمەڵە کەسانێک هاتوون پێچەوانەی خواستی ئەو جوڵاونەتەوە چەند ئافرەتمان هەبووە لە لوتکا بووە بەڵام لەبەر مناڵەکەی لەبەر خێزانەکەی لەبەر کۆمەلگاکەی لەبەر نەتەوەکەی لەبەر هەڵگری ئاینەکەی دەستبەرداری خەونەکەی بووە کەواتە ئابووری سربەخۆ زۆر گرنگە بەڵام بەمەرجێک هەموو ئافرەتێ بزانێ مافی لە ڕووی ئاینی کۆمەڵایەتی ڕۆشنبیری چۆنە و چۆن ممارەسەی ئەو مافەی خۆی بکات کاتێک ئێمە باسی ژنەکەین جا ئەمە دایک بێ یان دایک نەبێ هەستی جیاوازترە لە کۆمەلگای پیا و سالاریان نێرینە بۆیە زۆر جار بەهەسترە و زووترەکەوێتە ژێڕکێفی کۆمەڵێک دابوونەریتەوە بەڵام بۆی بتانی دەستکەوتەکانی خۆت بپارێزی لە هەر قۆناغێکا بێ لە قۆناغی دایکایەتیایە لە قۆناغی کاری سربەخۆیە پێویستە بزانی مافەکانت چیە لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵە لەگەڵ تونندوتیژی خێزانی تونندوتیژی چواردەوراکەی چۆن مامەڵە لەگەڵ ئەرکی خۆتاکەی وەکو دایکایەتی چۆن مامەڵە لەگەڵ کۆمەلگاکەی وەکو خاوەنکارێک ئەگەر تۆ ئەمانەت زانی ئەتوانیت ڕوبەڕووی بیتەوە کەواتە هەر ژنێک بۆ ئەوەی دارایی سربەخۆی خۆی بەردەوام بێ بۆ ئەوەی نەکەوێتە ژێڕکێفی کۆمەلگایەکی پیا و سالارەوە یان نەکەوێتە ژێڕکێفی تەنها پیاوێکەوە یان کۆمەلگایەکەوە کە نایەوێت سەرکەوێت کەواتە ئەبێت لە ڕووی یاساییەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە خۆی پرچەکە پرچەکردن چییە واتە هەموو ئەو یاسا و دەرەچە یاسانە بزانێت کە تایبەتە بە ژنان بزانێ ئەو ڕێکخراوانە کوێن چۆن پاڵپشتی ژنانەکەن تەنانەت ئەوە ورد بێتەوە بزانێ ئەو ڕێکخراوانە کوێن کە لەسەر کۆمەلگای لە ئەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە پاڵپشتی بۆ ئافرەتان پێشکەشەکەن ئەبێ ئەمانە هەمووی بزانێ بۆی بتوانێت ڕوبەڕووی کۆمەلگا بێتەوە ئێمە بەشێکین لە کۆمەلگا ئەم کۆمەلگا کاتێک ڕوبەڕووی کێشە و قەیرانێکی داراییە بێ جا ئەم کێشە و قەیرانە لەسەر ئاستی ناوخۆ بێ یان لەسەر ئاستی دەرەکی بێ ئەبێ خۆی بتوانێ یعنی بەرهەستە و بتوانێ ڕوبەڕووی کۆمەلگا بێتەوە ڕوبەڕووی قەیرانەکان بێتەوە بۆی بتوانێ سربەخۆ بێ بەڵام لێرە خاڵێکەیە کە گرنگە ئاماژی پێ بکەین زۆر جار قەیرانەکان کە تووشی کۆمەلگا بێتەوە یەکەم کەس یان ئەوانەی کە لە ڕیزی پێشەوەن بەرۆکیان ئەگیرێ ژنانن ژنان چی بکەن لەم کاتەیە ژن بەتەنیا ناتوانێت لەم کاتەیە ئیش بکە چکە قەیرانەکە لەسەر ئاستی دەوڵەتە و ڕوبەڕووبوونەوەکەش لەسەر ئاستی دەوڵەتە کەواتە پێویستی بە پشگیری کۆمەڵایەتیە پێویستە بۆی ژنان بە یەک ئاراستە ئیش بکەن و ئەو کۆمپانیا و ئەو خاوەنکارانەی کە ژن بەڕێوەیانە بە هەموو بە یەک ئاراستە ئیشکەن نەک بە پێچەوانەی یەکتر ئەگەر هاتوو ژنێک خاوەنکارێک فەرمانبەرێک دایکێک کچێک ڕوبەڕووی کێشە بوویەوە هەموو ژنێک لە شوێنی خۆی بە کێشەی خۆی بزانێ بۆی بتوانێت ڕوبەڕووی بێتەوە ئەمە لایەکێتی یعنی بەشێکە لە ڕوبەڕووبوونەوە کە بەڵام بیرمان نەچێ بەشێکی تر لە ڕوبەڕووبوونەوە کە ئێمە لە کۆمەلگاین ژنان بە پێ پیاوان ناتوانن و پیاوانیش بە هەمان شێوە بە بێ ژنان ناتوانن بەردەوام بن بەشێک خۆمان پارێزگاری لە خۆمانەکەین بەشی دووەم پێویستمان بە برایە باوکە هاوسەرە پاڵپشتمان بێت نەک لە ڕوومان بوەستێت ئەگەر پاڵپشتمان بن بە دڵنیاوی ئێمە شەتوانین ڕوبەڕووی قەیرانەکان بینەوە و بتوانین بەردەوام بین.